الرحمن الرحیم. سڵاوی خوای گەورەتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر جێگایەکەن ئەم کاتەتان باش. خۆشحاڵم بەوەی کە بەدیدارتان دەگەم، بەڵام دڵتەنگم بەوەی کە باس لە بابەتێکی گرنگ دەکەم کە بەداخەوە ئێستا خەڵکێکی زۆر پێوەی سەرگەردان بووە. ئەویش بابەتی مادەی هۆشبەرە، بابەتی مادەی وێرانکەرە، بابەتی مادەی لە ناوبردنی تاک بە تاچی هەر کۆمەلگایە کە ئەگەر ڕوو لەو کۆمەلگایە بکە. بابەتەکە لەسەر ئەوەیە ئاخۆ ئێمە چۆن ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر. چونکە لە حەقەتدا مادەی هۆشبەر کارەساتێکە ئەگەر پێشی پێ نەگیرێ و ئەگەر ڕێی لێ نەگیرێ و ئەگەر قەدەغە نەکرێ و ئەگەر بەجددی بە لایەنی پەربەرپرس و لایەنی خێزانی هەموو هاوکاری یەک نەبن، لە دوجاردا ئەمە کارەساتی گەورەی لێ دەخڵقێ. ئێستا من هەندێک سەیرم لە کۆمنتەکان کرد کە بڵاو بووە، دەڵێ بەداخەوە خەڵکێک کە بەرپرسە، خەڵکێک کە دەسەڵاتی هەیە، خەڵکێک کە پشتی هەیە، ئەوان ئیش لەسە ئەو بابەتە دەکەن و دوجار چێ پێوەی مبتەلا دەبێ، چێ پێوەی سەرگەردان دەبێ ئەو خەڵکە داما و ئەو خەڵکە کە دوجار بەکاری دێنێ. بەڕاستی یعنی جێگەی داخە کە ڕێگری لە شتێک نەکرێ کە دوجار کۆمەلگا پێی وێران دەبێ. یعنی ئەگەر بین سیرکەین ئێستا کە لە دنیادا بەپێی هەندێک توێژینەوە، بەپێی هەندێک ئەحسائیات، زیاد لە 300 ملیۆن کەس معتادە، زیاد لە 300 ملیۆن کەس لە دنیا یعنی چۆن دەڵێ ئالوودەی ئەو دەرمانە و ئەو کارەساتەوە، ئەو دەرمان نییە، دەردەوە. ڕاستی ئەمە دەردێکە، ینی خەڵکێک تووشی بووە. لێرەدا ئەگەر بین سیرکەین ئەو بابەتە خەڵکانێک بازرگانی پێوە دەکەن و خەڵکانێکیش پێوەی مبتەلا دەبن و دەیچێشن، دەیخۆن، نازانم بۆنی دەکەن، نازانم ئیدی چ شێوازێکە و چۆنە و چۆن نییە. دوجار تۆ سیر کە ئەگەر ئەمانە بینێ بەر چاوی خۆت کە گەنجێک یاخود بەداخەوە ئیوا هەیە بە تەمەنیشە، دەبینین مبتەلای ئەو بابەتە دەبێ و دەبینین معتاد دەبێ و ئەمە هەر تەنها ئەوە نییە، کارەساتەکە هەر ئەوە نییە کە خۆی چۆن دەڵێ تیا بچێ، یاخود تووشی گرفت بێ، یاخود ینی چۆن دەڵێ تەنها زیانی بۆ خودی خۆی نییە، زیانی بۆ دەوروبەرەکەشی دەبێت بە چەند شێوەیەک. یعنی بەهۆی کەسانێکی نابەرپرس لە هەر وڵاتێک، مەکە باز لە هەرێمی کوردستان دەکەین، بەڕاستی بەداخەوە عێراق ینی یەکێکە لە وڵاتانێک کە خەڵکێکی زۆر ئەم بابەتە بەکاردێنێ، باز لە هەرێمی کوردستان دەکەین. ئەگەر خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە، ئەگەر کەسێک خۆی بە دڵسۆزی ئەم وڵات و ئەم خەڵکە بزانێ، بە هیچ جۆرێک مساومە ناکە لەو بابەتە و بەڕاستی بەتونترین سزا ئەو کەسانە سزا دەدا کە ئیش لەسەر ئەو بابەتە دەکەن و تەرویج بۆ ئەو بابەتە دەکەن و ئەم بابەتە دەهێنن، ئەم ژەهرە دەهێننە ناو هەرێمی کوردستان. چونکە لە حەقەتدا بابەتی مەسەلەی مادەی هۆشبەر وەکو ئاماژەم پێ کرد، تەنها بە ئەو کەسە کارەسات نییە کە دەیخوا، بەڵکو کارەساتە بۆ دەوروبەرەکەشی. هەر ئەو کەسەیە کە ئەگەر دوجار معتاد دەبێ، ئاڵوودە دەبێ، ئەوجا گرفت و کێشە و کارەساتی تر ئەوەیە کە خەڵکی تر بە دوای خۆی دادێنێ، ئەوجا خێزانەکەی تووشی هیلاکەت دەبێ، ئەوجا دەست دەوەشێنێ. یعنی بەڕاستی وەی لێدێ کۆمەلگا درزی تێدەبێ، بۆگەن دەبێ. جا بەر لەوەی بۆگەن بێ، بەر لەوەی کە بگاتە ئاستێک کۆنتترۆل نەکرێ، لە ئێستاوە کۆنتترۆل بکرێ، لە ئێستاوە پێشی لێ بژیرێ، لە ئێستاوە بە هەرچی شێوازێکە بە ڕۆشنبیرکردنە بەداخەوە، دەڵێم بەداخەوە، یعنی تا تەنانەت دزەی کردووە بۆ قوتابخانەکان. بە هەندێک دەڵێن کە ناوی کەس ناهێنم، بەڵام بەرپرسی وا هەبووە و تویەکە لە هەندێک لە قوتابخانەکان ئەو بابەتە هەیە بەداخەوە. یعنی کار بگاتە ئەوەی منداڵمان ئێمە یعنی
ترسی ئەوە دێ هەبێ کە بەیان دوو بەیانی لە ڕێگەی قوتابخانە و لە ئەو بابەتانە فێری ئەو بابەتە بێ چونکە بەڕاستی یاخود لە ڕێگای هەندێک لە کافتریاکان لە ڕێگای هەندێک لە قاوەخانەکان لە ڕێگای هەندێک لەو ئەرگیلەیە نێرگیلەیە چی پێ دەڵێن نەرگەلەیە ئەمانە یعنی بەڕاستی کارەساتێکی کوشندەیە چ پێویستە لەسەر حکومەت کە بیکە چۆن ڕێگری بکە و چۆن پێویستە کە دایک و باوک ڕێگری لە منداڵەکەی بکە بە شێوەیە کە تێی بگەێنێ ئایا دایک و باوک تۆ ناڵێ ئەو کوڕێ من لەکوێیە تاوەکو نیوەی شەو لە کام کافتریا و لە کام گازینۆ و لە کام قاوەخانە لە کام کۆڵانە لە کام شوێنە لەکوێیە لەگەڵ کوێ هەڵدەستێ لەگەڵ چی هەڵدەستێ لەگەڵ چێدا دەنیشێ چی دەکات چی ناکە ئاخر تۆ ئەو کاتێک کە سەر دەخەیتە سەر سەرینەکەت سەر بالیفەکەت دەخەوی ئەی نابی بڵێ کوا دەرگاکەمان داخستووە ئەرێ ئەو منداڵەمان لەکوێیە ئەرێ ئەو کوڕەمان لەکوێیە ئەرێ هاتۆتەوە ئەرێ نەهاتۆتەوە ئەرێ لە قوتابخانە چێ برادەریتی لە دەرەوە چێ برادەریتی ئەرێ ئەو کچەمان چێ هاوڕێیەتی چێ برادەریتی یعنی بەڕاستی بەشێکی ئەم کارەساتە ئێهمالی دایک و باوکەکانە چونکە گەر دایک و باوک ئاگای لە منداڵەکەی خۆی بێ ئامۆژگاریی جوانی بکە بزانی چێ دۆستیتی چێ هاوڕێیتی چێ برادەریتی لەگەڵ چێ دەستە قوتابخانە لەگەڵ چێ دێتەوە ئەو کوڕی لەگەڵ چێ دەچێتە دەرەوە لەگەڵ چێ دێتەوە ئایا بۆ دەبێ ئەو کوڕە گەنجە لەو تەمەنی بچووچەیە بچێ لە گازنۆیەکدا بنیشێت تا سعادێک و دوو و تووشی دەیان گرفت و دەیان کارەسات بێ یاخود بەداخەوە دەبینین کە گەنجێک کە تازە ژنی هێناوە هەر ئەوەندەیە چەند هەفتەیەک لە سەرەتای زەواجەکەی و دواتر ئیدی شەوان لەگەڵ برادەران دەچین بۆ دەرەوە لەگەڵ برادەر بۆ شێ دەڕۆی دەچێت شوێ ئەنی بەڕاستی ئەم بابەتە یعنی شتێکە دەبێ بەڕاستی ئێمە هەمومان ئەنی خەمی لێ بخۆین هەمومان بە هەندی هەڵبگرین هەمومان چۆن دەڵێ کار لەسەر ئەوە بکەین کە ئەم کارەساتە ڕوو لە هەرێمی کوردستان نەکات چونکە بەداخەوە ئەگەر ئەم کارەساتە یعنی بەری لێ نەگیرێ پێشی لێ نەگیرێ هەوڵ نەدرێ کە بە فعلی چۆن دەڵێ قەدەغە نەکرێ بەڕاستی خێزانەکانمان قەدەغە دەکات لە ژیان و خێزانەکان لێک هەڵداوەشێنێتەوە خێزانەکان لێک دەترازێنێ ئاستی خوێندن لەگەڵ هەموو ئەو کەم کوڕی هەیە دەیباتە ئاستێکی سفر ئیدی چ چاوەڕوانیەک لە نەوەی نوێ بکەین چ چاوەڕوانەیەک لە ڕۆڵەی داهاتوو بکەین چ چاوەڕێ بکەین کە ئەو نەوەیە پاشی 10 ساڵی تر ینی گەورە بێ و خزمەت بە وڵات بکە ئەگەر ئێستا ئەو سەرخۆش بێ بێهۆش بێ ئاگای لە هیچ نەبێ هەنی بەڕاستی تۆ سیر کە بە هەموو پێوەرێکی ئاسمانی کە ئیسلام ئاماژەی پێکردووە و بە هەموو پێوەرێکی عەقڵی و دنیەوی کە مرۆڤ دەرچی پێکردوێ ئەمە بابەتێکی بەڕاستی خەتەرناکە بابەتێکە بە حەقەت یعنی دەبێ ئێمە بە هەند وەریگرین و پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل هەموو مرۆڤێک لەسەر دینی برادەرەکەی خۆیتی بابزانین ئاخۆ ئێمە چێ برادەرمانە و چێ دەکەین بە برادەری خۆمان و چێ دەکەین بە ڕەفیق و هاوڵی خۆمان لە دنیا ئەگەر تۆ لە ڕۆڵەکەت نەپێچیەوە لە کچەکەت نەپێچیەوە پێی نەڵێ ئەرێ چێ دۆستە ئەرێ چێ هاوڕێتە لەگەڵ چێ هەڵدەستی لەگەڵ چێدا دەنیشی بەڕاستی ئەو کاتە ئێمە دەبینین منداڵەکانمان لە دەست دەڕوا و ناتوانین شتێ بکەین ئەمەش وەکو وتم لە سەرەتا و لە دەستپێکی هەموو شتێک حکوومەت دەسەڵاتدار بەرپرس ئەگەر بە فعلی بەرپرس بێ لەم هەرێمە ئەگەر دەسەڵاتداری ئەم هەرێمە بێ ئەگەر خەمی ئەم هەرێمەی هەبێ دەبێ هەموو ڕۆڵەکانی ئەم گەل و وڵات و نیشتیمانە بە ڕۆڵەی خۆی سیر بکە ئایا کام بەرپرس حەز دەکا کچەکەی کوڕەکەی ببێتە معتادی مخدرات بەڕێزان و خۆشەویستان بەردەوامم لەگەڵتان لە بەرنامەی دوانگەی خەڵک کە تایبەتە بە چۆنەوەی کە ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان کاک محمود وەردەگرم لە دهۆ کاک محمود سڵاو بە قوربان چۆنی باشی حواڵ باشە سپاس دەکەم جان بەڵێ جان والله ئەگەر هۆکاری بەرگرتنی ئەم زیادەی هۆشبەرە و ئەم زیادەی ناشرینە دژی عەقیدە ئەمەلە دینی ئەمەلەتە ئەخلاقی ئەمەلەتە
ئەوەی حیزبی ناوخۆی ڕوونی زۆر گەورە هەبدا لە بەرگریکردنی لە ئەم حالەتە هەروەها ڕوونی مامۆستا ئاینەکان کە لە منبەرەکان لە مزگەوتەکان و هەروەها بە ڕێگای ئیعلامی ئیسلامی ئەوە هشیار بێت بەرسنگی ئەم هۆکار هەروەها مامۆستا کە من ئەوەن ئەمە هۆکاری چیە ئەوە کە وعی ئەخلاقی دینی نییە لەناو گەنجەکاندان و هۆکاری دارێکی هەوە یعنی بەڵام ئەمە هۆکاری حکومەتی دەستی ئەم هۆکارە هەیە مامۆستاکان بەداخەوە دەستەکانت خۆش کاک مەحموود گیان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک پۆڵا سڵاوی خوا لێ بێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەنێ بەڕێزم خۆشەویستم کاک ئەنوەر کارمەندەکان هەموو سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ کاک پۆڵا سپاس دەکەم کاک پۆڵا کاک پۆڵا یعنی بەڕاستی مادەی هۆشبەر تەنها هۆشی کەسێک نابە تەنها کەسێک بێهۆش ناکە خێزانێک وێران دەکا کۆمەلگایەک وێران دەکا دواڕۆژی ملەتێک ینی چۆن دەڵێ دەفەوتێنێ و تاریک دەکا ئایا چۆن ڕێگری لەو بابەتە بکرێ چی بکرێ بۆ نمونە دەستەکانت خۆش پەیوەندی بە هەمومانەوەیە بێگومان پەیوەندی بە پەروەردەی کاکەوە هەیە خێزانەوەیە کاکەنوەر بە کۆمەلگا بە سیستەمی پەروەردە بەڵێ بە ڕاگەیاندنەکان بە وتاری پیاوانی ئاینی دەبێت کەم تەرخەم نەبن لابەلا باسی نەکەن چەندان وتاری بۆ دادنێن چەندان وتاری چونکە ئەوی زۆرێکە لە کوشتن لە کوشتنی ناخەکان مرۆڤەکان ڕۆحیان نامێنێ دەرونیان نامێنێ نەخۆشیێکی کاریگەریان تیرۆرێک کە کۆمەلگا ناهێڵی خاڵێکی تریشیان کاگەنوەر بەڕای من یاساکان زۆر لاوازن یاساکان ئەوانەی لە هەرێمی کوردستان هەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە سەرەڕای دانان و ڕاهێنانی تیمی تایبەت لە سنوورەکان نەک ئاسایشێکی ئاسایی نەک پۆلیسی ئاسایش خولی تایبەتی بکرێ ئامێری تایبەتیان بۆ ڕاهێنان بۆ پەیدا بکرێ لە دەرەوەی وڵات خولیان بکرێتەوە بەڵام بەڕای من خاڵی لاواز لەبوونی یاساکانە سزاکان ئەوە چۆنین بۆ نمونە ئەگەر یاسایەک هەبی لە کوردستان هەموار بکرێتەوە دەست بەسەر ملک و ماڵی ئەموالی لەناو کەوانە منقولە و غێر مەرقولە بەدەستی بەسەردارگیری ئەو کەسەی بازرگانی دەکا باوەڕت بە هیچ کەسێک جورئەت ناکا بۆ ئەگەر جارێک توش نەبێ دوو توش نەبێ جاری سێم توش بێ هەموو سەروەت و سامانەکەی دەستی بەسەردا دەگیرێ وە لە حکومدانیش هیچی کەمتر نەبێ لە ماسەی تیرۆت بەڕای من دەبی دەستکاری بکرێ ئەگەر نا لە حاڵەتەوە دەبێتە دیاردەکە زیاتر دەبێت چونکە کۆمەلگاکەمان خۆی بێخاوەنە خۆی سیستەمەکان خۆی سێکتەرەکان کاک پۆڵا من خۆم ینی کە کەسێک بۆی جێڕامەوە طبعا ئەمە ڕەغمی ئەوەی کە گومان لەوە نییە سەدام کەسێکی دیکاتۆر بوو و چۆن دەڵێ بەڕاستی ئەوەندەی پێکرا زوڵمی کرد درێغی نەکرد بەڵام ڕۆژێک لە بەغدا لەگەڵ تەکسیەک سوار بووم باسی ئەوەی کردوتی کەسێکی دۆستم چوو بۆ سەردانی ها چوارشەمان و پێنجشەمانە سێشەمانە هەموو ڕئیسێک بازانم با ئەوەندە خەڵک دەبینێ وتی ئەو دۆستم هەردوو لاقی قرتا بوو لە عسکەری چوو بوو بۆ لای بیبینێ وەحاصل مساعدەیەکی بکە وتی دانیشت بووین لە قاعەیەک پێ شەش عەگال بەسەری خاوێنی ئەها شێوخۆ و بابەتانە وتی دانیشت بوون وتی ئەویش هات هەموو لە بەڵی هەرسانەوە بە خێراتیان کرد و بە خێراتنی خەڵکەکەی کرد و وتی ڕەسەن چاویدا ئەو چەند کەسی دیار بوون ینی وتی هاتە لایەن وتی فەرمون ئێوە منێن جاین لەچێ هاتون گوتی وەڵڵا ئەحنا ناوی محافەڵەکەیان هێنا لە عێراق وتیان لە فڵان محافەڵە هاتوین وتی فەرمون وتیان وەڵڵاهی دوو کەسمان گیراون بە ئەعدام ئەمری ئادامیان بۆ دەرچووە ئەگەر هەر هیچ نەبێت تۆزێ سوچی کەی ئەو بابەتانە وتی تۆهمەکەیان چییە ئەوانە بە چ تۆهمەیەکی گیراون تیان وەڵا بە مادەی مخدرات و ئەو بابەتە وتی ئەوانە ئێستا زیندون نان دەخۆن وتیان وتی ئەکید لەسەر ئەوە گیراون وتی وتی دا ئەمڕۆ جەنازەکانتان بۆ دێتەوە جەنازەکانتان بۆ دێتەوە ئەمن
زين چۆنە زۆر جار ئێمە چۆن دەڵێ باز لە مافی مرۆڤ و نازانم چی و کاکە خۆمە لەخوا ئەستەغفیرڵڵا زاناتر نین خوا دەفەرمێ خوا دەفەرمێت لە کوشتندا لە تۆڵەسەندنەوەدا بەکو کە کەسێک دەکوژرێ کەسێک دەکوژنەوە لە تۆڵەسەندنەوەدا ئای چۆن ینی قساس هەیە ونیە ئایا تۆ لەگەڵ ئەوەی ینی چۆن دەڵێ ئەگەر کەسێک ینی چۆن دەڵێ بوو بە بار بەسەر ئەو خەڵکەوە بوو بە دێوەزمەیەک لەسەر ئەو خەڵکە و بوو بە مایە بڵاو بوونەوەی ئەو مادەیە و تیجارەت بۆ بابەتەوە بکە ئەگەر پێ دوای یەک دوانێک لەوانە لە سێدارە بدرێت کەسی تر ئازاتی ئەوە دەکاوە بە ئاسانی شتە بێنێ نەخێر نەک لە تاوانەکانی تریش لە قەتلیش بۆ نمونە کوشتنی بە ناحەقیش جێبەجێ ناکرێت بەڵام ئەوەیان لێگەڕێ با هەر بەلایانی کەمەوە دەست کاگەنوەر بەلایانی کەمەوە یاسایەکە بێت دەست بەسەر ملک و ماڵی گوازراوە نەگوازراوەی دابگیرێ و هەتایەک حکوم بدرێ هەتایە پێ دوایە کە لێبوورنێتی شمولینەکە پێ دوایە کە ئەوانەی یاسایەکە دێت دێبەجێز بکرێ من دەویان بنبەر دەکرێت پێ دوایە لە دۆخێکی لە هەموار لە کوردستان سنوورەکان بەخۆ دەزانی دۆخی سنوورە بەڵێ پێ دوایە کە ئەوانەی ئیش لەسەر ئەو بابەتە دەکەن کەسی بێدەسەڵات بن یعنی ئەوانەی بازرگانی دەکەن بەڵێ نا بێگومان ژینگەکەیان فراهم کردووە لەوانەیە بازار کاگەنوەر لەوانەیە بازاڕیشیان بۆ دۆزی بیتەوە بەداخەوە مجازەفەی پێ ناکەن بەو سەروەتە بۆ هێنانە بەڵام هەندێکی دەستی بەسەردا دەگیرێ خوا سزاکان خوا ناویان بانامۆ بن لە ناو کۆمەلگا خەڵکی چ گەڕەکێکن چ شارێکن چ شارۆتکەیەکن کورد گەنجی کورد هەرزەکاری کورد بەڵەو هەڵدێر دەبن سۆزن ڕایان بگرن پلان کوڕی پلان لە پلان شار لە پلان گەڕێک لە پلان شارە دێ لە پلان گوند کۆمەلگا بەرەو لە ناو توندەکە دەستەکان خۆشکاک دوو لە ڕووی تۆ دووڕووی نابێ دەستەکان خۆش حاکم دادوەر دەبێ حاکم بێ باوەڕت بەچی هەیە بڕویاری لێدا ئەگە باوەڕت پێنیە بڕۆ ماڵەکەی خۆی بادانیشێ بابتە ماڵەکەی خۆی ئەمانەتە بەرپرسیارەتی دادوەری حاکمی سەرۆکایەتی وەزیری بەڕێوەبەری گشتی تەنانەت بەڕێوەبەری قوتابخانەی بەرپرسیارەتی ئەگەر بۆی ناکرێ زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەسمەتە چیە کاک سەمەد سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش وعلیکم السلام ورحمة الله بقربان سپاس بە قوربان کاتە بۆ مەسەلەی مادەی هۆشبەر بەڵێ گیان هەر مادەی هۆشبەر بەتەنیا نییە حەزەکەن مادەی هۆشبەرە کورە ئەم عەرەق فرۆشانەیە ئەم عەرەق ویسکی فرۆشانەیە عەرەق خۆرەکانن کاتە یەبرا عەزیزەکەم ئەم جگەرە بۆگەنەیە ئەنجا کە دوای جگەرەی بۆگەنی شتەیری کە ئەم زیت و میدان هێناوەتە پێشەوانێ بامەکەم هەمووی کاک سەمەد ئەو جگەری ئەلکترۆنیە نازانم مەشروباتی کحولیە ئەو شتیتکەیە ئەوانە هەمووی خراپە خۆ بەڵام ئەمە وەکو لاشەیەک وایە دەست بۆ هەر شوێنە شێوەی ڕزیوە تاکە بۆ هەر شوێنە شێوەی بۆ گەنە ئەنجا کاکە گیان ئەمە برا عەزیزەکەم تاکتۆڵاژ گوتی قەناعەت بکە ئەمە کەسێکی مل ئەستوری لە پشتەوە نەبێت کەس ناتوانێت مەعامەلەی پێوە کابراتوانەکە حتمەن بڕوان پێکە لە ئێران قەسەم بەخوا ئەوەی کە بچوو هەر نییە دوو غەرانی پێ بگیرێت قەسەم بەخوا ئیدامی ئەکەن ئەنجا تاکتۆڵاژ شتێکی گوتی کاکە پێویستە لەسەر مامۆستای مزگەوت مامۆستای مەکتەب ڕیسکیەکان والحاصل هەرێکە لەلایەن خێزانەکان بەڵێ لە ڕێک باوک برا دایک ئەمانە هەرێکە لای خوانەوە ڕێنمایی مناڵەکانن کە ڕێنمایی گەنجەکان کەن بەڵام مامۆستا سەباح لەگەڵ ڕێزما بۆ قسەکەی جەنابی و کاگتۆڵاژ کاکە عەزیزەکەم ئەزانی چۆنە مامۆستا ڕێزی نەماوە کاکە شەقیتی هەڵەدرێ مامۆستای ئاینی ڕیشی ئەسوودێنرێ چێ جوان ڕاگرێ بێڕێز کراون لە لای حکومەتەوە کاکە باوکو دایک بێقیمەت کراون وەرە تۆ ئێستاکە بڕۆ نەسیحەتی کچەکە بکە قەسەم بەخوا یەک تەلەفۆنێک ئەکاو ئەوە نە ئەزانی شوفەی تونتیژی زژی تونتیژی خێزانی دێ ئەفرە دەگاتە چی تەوانێ ئەبێ 2000 بەرەم خێدەرناشیتە دەرەوە لە سجنا عەزیزەکەم ئەگەیشتی برازوانەکەم ئەجا تێگەیشتی نەک ئەوە هەر لایەک دەست ئەبێ هەر لایەک دەست ئەبەی ئەمە ڕزیوە ئەمە بۆگەنە سەیریکە کاکە میلەتی کورد جوانترین ڕەوشی هەبوو جوانترین خەڵک بوون پاکترین خەڵک بوون ئێستا کاکە جاندیعای هەتی و بازی و هاوڕەگەز خوازی بۆ ئەکرێ عەزیزەکەم ئەمە نییە هەر لایەک نییە هەرچی لە هەر لایەکەوە دەستی بۆ ئەبەی ڕزیوە بۆگەنە
تاسە مەمنون بە قوربان. دەستەکانت خۆش بە قوربان. زۆر سپاس کاک نەوزاد لە سلێمانی سڵاوی خوات لێبێم کاتت باش ژیانی من. سڵاوی خوا لە جەنابتان و سەردەم ستافی کەناڵی پەیام و ئەم تەوەرە جوانە. زۆر سپاس بە قوربان. دەستەکانت خۆش بێ کاک نەوزاد. چاوی منی حرمەتی هەیە براسیرینەکەم تەوەرەکەم زۆر زۆر بەدەوە یەکەم جاری شەپتوەندی ئەەکەم لە سافتاقی خوای گەورە هیدایەتی هەموو لایەک بات. اللهم آمين. بەڵام ئەم تەوەرەکە زۆر زۆر جوانە براسیرینەکەم ئەوەڵەن بەرپرس ئەم ئیشە ئەکان لەگەڵ ڕێزما بۆ هەموو لایەک. ئەمە یەک. دوو کوڕی هەزار زوو پێوە هەبێ. سێ من خۆم 11 ساڵ لە ئێران بووم وەڵڵاهی ئەوەی کە مادەی هۆزبەر بەکارێنێ ئەزانم ئەکەوێتە چ دۆخێکەوە ئەزانم چ ماڵوێرانێکی بەدواوەیە جا هەر لەم کەناڵەی جەنابتانەوە داوا لە تەکتەکی ڕێکخراوەکان ئەەکەم ئەوەی کە پەیوەندی هەیە بە کۆمەڵانی خەڵکەوە ئەوەی کە پەیوەندی هەیە بە میلەتەوە چ لە بواری پەروەردەی مناوا بێت چ لە بواری گەنجان و لاوانە بێت جارجارێ هۆشیاریە بدەن بە ئەم وڵاتە ئێستا نەبووە بە دیاردە من پرسیارێ لە جەنابتانەکەم و لەو بە ڕێزانەش کە گوێیان لە ئێمەیە باسە لە سەردەمی حکومەتی بەعسا بۆ ئەم شتە نەبوو ڕیشەکەنی ئەکرد برا گەورەکەم و هیوادارم ڕیشەکەن بکرێت بەخوای گەورە و داوا لە گەنجان ئەەکەم بە تایبەت ئەوەی کە ئاسن بۆ کافتریا وەڵڵا نێرگەلە زۆر جار تێی ئەکرێ برا سیرینەکەم ئاگایان لە خۆیان بێ دوای نێرگەلە کێشان نەکەوت سەرچاوەکەی لەوە دەستێکە هەر خۆی جگەرە کە ئەی تێکی نوعەکە لە موادی مەخەدەر برا سیرینەکەم زەرەرە. باشە کاک نەوزاد یعنی تۆ وەکو کەسێک کە چی بەو باوکو دایکە دەڵێ کە ئێوارە سەر دەخاتە سەرسەرین ئاگای لەوەی نییە کوڕەکەی لەکوێیە یان ڕۆژ قسەکەی دەڕات نازانی لەکوێ و نازانی لەگەڵ چێ دۆستایەتی دەکا و لەگەڵ چێ دەستە قوتابخانە و چۆنەوە جارێ سەری لێ نادا لە قوتابخانە بزانێ وەزعی چۆنە یعنی ئەمە چ دایک و باوکێکنەوەنە براسیرینەکەم ئەوەیە لە خەوی خفوەتان خۆی بەدبەختی و نەحامەتی و سەرچاوی هەموو نەکبەتەکان لەمەوە دەستی ئەکا بە قوربانە بم مناڵێک کە ئەڕواتە دەرەوە تۆ ئەگەر لێی نەپرسیتەوە ئەیکا بە دوو جار ئەیکا بە سێ جار وای لێ وردە وردە ئەم دایک و باوکە فەرامۆش ئەکرێ لای ئەم مناڵە کە ئینەهو خۆی هاتۆتە دنیاوە خۆی هەموو شتێکەکە گوێ بە کەس نایە ئەگەر وان نەبێت براسیرینەکەم تەواو شیرازەی ئاینەکە ئەتوێن سەرچاوەکەی لەمەوەیە لە لێپرسینەوەیە براسیرینەکە چۆن شتێک هەیە قەولێک هەیە دەڵێ تۆ وا بکە مەسەلەن لە 7 ساڵی یەکەمە یاری لەگەڵ منداڵەکە تا بکە لە 7 ساڵی دووەمە ینی پەروەردەی بکە لە 7 ساڵی سێمە ینی هاوڕێیەتی بکە جا تۆ باشە لە بچوچیە ئاگات لێی نەبێ و هەر لە پەروەردەشی ئاگات لە هیچ نەبێ و هاوڕێیەتیشی نەکەی و تۆ ینی کەواتە چی ینی بۆ ئەسڵەن بۆ منداڵ دەکەیتەوە بگورە براسیرینەکەم مەسەلەیەکی کوردی هەیە زۆر جوان و جوانە و بە فارسیش هەیە ئەڵێن نەمامێک کە لە ڕۆژی عەزەڵەوە بە خواری دەرهات سێبەرەکەتی خوارە بێت ئەم نەمامە ئەم خۆنچە ئەبێت تۆ دەستی پێوە بگری لە هەموو لایەکەوە بینی وتانەداری سەر درەختی سەقامەکان چۆن لە سوال لاوە بەستوانەوە بۆ ئەی ئەم دارە ڕێک بێ ئەبێ ئاوا ئاگاو لێ بێ ئەم نەمامە کە خوار بۆ دوای سێبەرەکەشی خوارە بێ براسیرینەکەم سواری کەس بەخۆیەوە خوارەکە وردە وردە شیرازەی کۆمەلگان لەمەوە سەرچاوە ئەگرێت تێسوونەکەی براسیرینەکەم زۆر لە کاتان سپاس ڕێز و حرمەتمان هەیە کاک نەوزاد گیان دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس باوکی فەضڵ بەڵێ بەڵێ بەڕێزەکەم السلام علیکم بەڵێ وعليكم السلام ورحمة الله براجان باشی سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێت حواڵت چۆنە باشی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ بەڕێزت سپاس بە قوربان بدایەتی کە چۆن کەوا ڕێگری بکەیت لە مادەی ڕۆژبەر بدایەتی ئێمەی مسلمان هەر هەموو مجتەمەعی پەروەردەیەکی سەقەتمان هەیە بەداخەوە یاری پەروەردەیەکی سەقەتمان هەیە ئەگەر بێت داک و بابەکان بەنداڵەکانی خۆیان ئەو لەسەر شەریعەتی ئیسلامیدا پەیڕەوی بکەن و پەروەردەیان بکەن هەرگیز مسلمان تووشی مادەی ڕۆژبەر قەت نابێت بۆیە یەک لە ڕێگرەکانی مسلمان ئەوەیە پێویستە مزگەوتەکان بکرێنەوە مزگەوتەکان داخرانە جێگای شوێنی خراپ و جێگای باڵێ ناشەعی کراوتەوە ئەوەش یەکێکە لە سەبەبەکانی ئەوەی مادەی ئەوە ڕۆژبەر بڵاو بێتەوە ئەگەر بێت مزگەوتەکان بکرێتەوە پەروەردەیەکی تەندروست هەبێ بەڕاستی مادەی ڕۆژبەر لە مجتەمەعیمە بردڕ دەبێت ئەو چارەسەرەکەیەتی دەستەکانت خۆش بێ کاک باش فەزڵ زۆر شتێکت ماوە بڵێ دەستەکان خۆش بە قوربان دەستەکانت خۆش لە حەقەت
كاك حەمە ڕەشید لە ژاراوە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش. سڵاوی خوای لە جەنابێ، سڵاو لە ستافەکە، سڵاو لە بینەران و بیسەران کاکە نوێری بەڕێز. دەستەکانت خۆش بە قوربان، زۆر بەڕێزی کاک. زۆر بەڕێزی. کاک حەمە ڕەشید تەوەرەکە باس لەوە دەکەین کە ئێمە بەداخەوە دەڵێم بەڵایەک خەریکە هێواش دێتە ناو ئەو میلەتە، ئەویش مادەی هۆشبەرە. چی بکرێ بە هەموو لایەک هەوڵ دەین کە ئەم بەڵایە ئەم کارەساتە دوور خەینەوە لەو میلەتە. بەداخەوە زۆر بەداخەوە کارێکی خراپە ئاگادارم، بەڵام برای بەڕێزم ئەمانەی باوا دەستێکی باڵان هەیە لەو بەزمەی. ئەمە ئەم نەوعیشە بە باڵا دەستەکان دەکرێت، بە دەستڕۆیشەکان دەکرێت کابرای ڕاستە هێندێک خەڵکی فەقیر توش ئاگام لێ خەڵکێکی فەقیر کە شتێکی بەکاردێنی دەی خوا دەیگرن لە ژووری دەکەم دێڕێنن، ناک ئەوەی دەیهێنی معاملە و تجارەتی پێوە دەکا. خەتەرەکان لەوێ دەست پێ دەکا لە سەرچاوەکەوە وشک بکرێ. جاتۆ کابرایەکی وەک من فەقیر نەزان توش دەبم کەفرم دەدەن دەمی پێوە هەر بۆ تامەکەی تێ بگەم یەکسەر لە ژوورێم دەکەم تێگەیشتی، بەڵام ئەوەی کە دەیێنی تجارەتی پێ دەکا ئەمانە ئەکسەری دەوڵەمەندەکان ئەکسەری ئەوانە کە ئێستا دەوڵەمەند بوون لەو کارە ناشەرعیانەوە دەوڵەت سەروەتیان پێکەوە ناوەکە کە خەتەرەکە هەر لەوێ دروست بووە. بەداخەوە هەزار بەداخەوە. ئەمە بەدەسەڵاتێک دەکرێت کە نیشتیمانی بێ، نیشتیمان پەروەەر بێ، دڵی بەخاکووە تەنەکەی بە گەلەکەی خۆش بێ، بەو دەسەڵاتە دەکرێت. بەو دەسەڵاتە ناکرێت ئێستا ملبلانە دەمیان ناوە لە خوێنی میلەتەکەیان دەیبزن هەچی ئەو میلەتە قوربەسەرەیە هاوار دەکا، ئەمان هەر بە خەیاڵی فیاندانایە. بەڵێ دەستەکان خۆش کاک حەمە ڕەشید، دەستەکان زۆر بەڕێزی زۆر بەڕێزی کاک حەمە ڕەشید جان، زۆر سپاس بە قوربان. واللهی طبعا بەداخەوە دەڵێم یعنی تۆ وەرە کەسانێک ئەوەندە نەفز نزم بن، ئەوەندە ویجدان مردوو بن، بێن لەسەر ڕووخانی کۆمەڵگە و خێزانەکانی ئەو کۆمەلگایی خۆت پارە پەیدا بکەی. ینی تۆ چۆن وجدانت ئاسوودە دەبێ، تۆ چۆن یعنی دەتوانی سەر بخەیتە سەر سەرینەکەت. آخر بەیانی منداڵەکانی خۆشت توش دەبن، بەیانی دەردی گەورەتر تووشی منداڵەکانی خۆت دەبن کە تۆ ئامادەی بۆ دەوڵەمەندکردنی خۆت خێزانی خەڵک وێران بکەی، ماڵی خەڵک وێران بکەی، منداڵی خەڵک تووشی کارەسات بکەی. ئەمە لەلایەکی تر بەڕاستی هەموو مامۆستایانی ئاینی کە لەسەریان پێویستە، مامۆستایانی قوتابخانەکان، ئەو ڕێکخراوانەی کە باس لە مافی مرۆڤ دەکەن، هەموو ئەوانەی کە خاوەن ژیر و عاقڵن لەم کۆمەلگایە، هەمومان پێویستە لەسەرمان بەڕاستی هەوڵ دەین واعی و ڕۆشنبیریەک ناو خەڵکە دروستکەین کە خەڵک بەڕاستی دوورکەوێتەوە و خێزانەکان هەوڵ دەن دوورکەونەوە لەو بابەتە. چونکە بەڕاستی بەداخەوە دەڵێم ینی دوجار بەڕێزێک ئاماژەی پێکرد، ینی تۆرە دەرگای مزگەوتەکان لە دوای نوێژی عیشا ڕێکدا دەخرێ لە نوێژەکانی تر بە هەمان شێوە. یعنی ئەگەر کەسێک لە مزگەوت دەرس بخوێنێ، ئەگە گەنجانێک ڕوو لە مزگەوت بکەن و دەرس بخوێنن، ئەمانە دەبن بە تیرۆریست. بەڵام هەر لە عەسرەوە هەر لە نیوەڕەوە تاوەکو بەیانی نوێژی بەیانی بە مەلا بانگەدا ئەم هەموو کافتریایە کراوەتەوە، ئەم هەموو پارە بەلاش سەرف دەکرێت، ئەم هەموو کارەساتە بەرەو ئەم گەنجی ئەم میلەتە دێ زۆر ئاساییە. یعنی گەنج تاوەکو بەیانیش مەلای بەیانی بانگەدا نێتەوە ماڵێ لە کافتریەکان بێ، نێرگەلە بچێشێ و وەجگەرە بچێشێ و ئاگای لە دنیا نەبێ، ئەو ئاساییە. بەڵام ئەگەر بچێتە مزگەوت و ئەگەر نوێژ بکە و ئەگەر دەرس بخوێنێ و ئەگەر کەسێکی زیرەک و عاقڵ و پاشە ڕۆژێکی باشی هەبێ، ئەوە نابێەوە بەڕاستی کارەسات. دەسمە تەقتەق لای کاکێ من. کاکێ من سڵاوی خوارد لێ بێم کاتت باش. سڵاو بەڕێزم چۆنی؟ سڵاو بە قوربان ئەزیزم، فەرموو گیانەکەم. بەڕێزی برای هۆشبەر ئەوە چۆنێکی پێ دەکرێت یار ئەوە بێ بە یاسا بکرێت، بەڵێ بە یاسا ڕێگری لێ بکرێت. بەڵێ گیان لەلایەن حکومەتەوە. بەڵام ئەوە دیارە گەنجانێک هەڵسن بە کێشانی یاخود تیجارەتەوەی ئەوە بەم ڕێگرکردنی لە وڵاتەیە لەوانێت تۆزێ زەحمەت بێ.
ئەگەر مەبەستیان بێ سەرچاوەکان وشکەن ئەو بانەی بازرگانی پێوە دەکەن و حکوومەت معقول نییە نەزانێ چێ و ڕێگریشان دەبێت لێ بکەوانە ئەگەر ڕێگری بەتەواوی بکرێ ناگاتە دەستی فەقیرێک بچیەوە بکە خۆی وایە ڕاستە بەڵام ئەوە وەکو تیجارەتەکە زیاتر کێشەکە ئەوەیە هیچ ناخۆ ئەگە بێت و سزایەکی توندا بنرێ بۆ ئەو گەنجانە کە بەکار هێن یاخود بازرگانی پێواکەن ئەوە تەمان نامێت لە وڵاتە هەر خۆی ئۆتۆماتیکیان پێکرێ ڕێگری پێکرێ بەس دیارە ئەوە ئەمەستاکە تیجارەتە و حکوومەتیش خۆی مەسلحەتی لەوەیە بەداخەوە کەسێک هەبێ مەسلحەتی لەوەدا بێ بەداخەوە ینی بە گومان لەوەدا نییە خۆ بازرگانی لە هەموو دنیاوە پێ دەکرێت بەڵام 2000 لەسەر حسابی خەڵکی فەقیر و وێرانکردنی ماڵی فەقیرە ئەوەیە خۆی هۆکارەکە ئەوەیە کە ئەو تیجارەتێکی بڵێن زەبەلا حەوپارێکی چاک دێتە ناو بۆ ئەوە بۆ مەبەستە ڕێگری لە ناکرێت زەحمەتە چونکە یاسا بە یاسا بێەوە بکرێ دەستەکان خۆش کاکێ من جان سوپاس دەکەم سوپاس بە قوربان دەچمە کەلار باوکی عەلی سڵاوی خوات لێبێ و ئەم کاتت باش سەڵاو لە تۆ دەستخۆشی بەرنامەکەت یەکەم سپاس بۆ بەڕێزت سپاس بە قوربان دەستەکان خۆش بێ باوکی عەلی خوای گەورە عەلیت بۆ بێلێ و خوای گەورە خۆت و ماڵ و منداڵت سەلامەتکە چی دەڵێیت تۆ وەکو باوکێک مناڵی گوێگرە مامۆستا مادەی وەشبەرەوە مادەی وەشبەر لە هەموو کۆڵانێ لە ناو شار لە ماڵەکانشا شاکە بە ئاشکرا خوتە تو ئەم مێرگلە سەتا سەد مادەی وەشبەریاتیە بڕۆ ئازار لە کۆڵانەکان گشت قاعەیە گەورە کردیاتۆ ئەوەی وا مەسوولە لەوێ دانیشتووە مێرگلە خوا ئێمە چی بەرنامە فایدەی وەزع حکوومەت خۆی پێی خۆشان ئیشە بکرێت هەرچی شوێن هەیەکراتە مادەی وەشبەر خۆەوە نییە بێکی کاکە لە فڵان شوێنەتی ئەوە ئاسکرا بڕۆ مێرگلەکان بزانە ئەوەی لێ خواتوانێت تەرفیکان کاک باوکی عەلی بەڵێ ئەمە واقعەک هەیە ینی چۆن دەڵێ جارێ حاڵەتی هەیە ئێستا نەبووتە دیاردەیەکی خوانەکە ئەوەندە زۆر والله دیاردەیەکە ئەمەنە زۆرە تۆ وەکو باوچێک پێ دوای حەل چییە چارەسەر چییە ڕێگری چییە والله ئەوەیە حکوومەتێک ئامیانە بێت یەک کافکریان نکرێت ئەوانەی مادەی وەشبەری هەندیان نەیکرێت کاکە مادەی وەشبەری حەجەکەی دەنە خەڵکویان زۆر کردیاکە ئەو حەجەیە ئیتر تو ئەم مێرگلەکە دەخراوە هەمووی مادەی بەداخەوە ئەوێن هەر ناو خواردنە لە بەرەوەی کارنەبێت و خواردن دەستەکانت خۆش بێ باوکی عەلی دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دەکەم بەڕێز زۆر سپاس گیانەکەم زۆر سپاس کاک شێرزاد لە ڕانیە بەڵێ کاک شێرزاد گیان بەڵێ کاک شێرزاد بەڵێ بە قوربان السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله بەڵێ گیان مامۆستا گیان وڵی دیاردەکە یعنی زۆر بێتام بووە لە هەموو شوێنێک دەست دەکەوێت بۆمادە بەداخەوە شتێک نییە زەحمەت بێ دەستم نەکەوێت لە هەموو شوێنێک دەست دەکەوێت بەتایبەتی لە مندەکەوی دوێن و پێزار زۆر بێتام بووە خدا ڕەحمکە حکومەت ڕاستی هیچ ڕێگرەی شوێ ناکە يعني وا بکات ئەو دیاردەیە نەمێنێ يعني بەجددی خەم تێناکۆشێ و دیاردەیە نەمێنێ بەڵێ شتێکت نەما کاک شێرزاد گیان سپاس بە قوربان دەستەکانت خۆش گیانەکەم زۆر سپاس کاک تارق داوای لێبوردن دەکەم پەیوەندەکەی پچڕا واللهی ئەگەر لە هەر وڵاتێکە یاسایەکی بەڕاستی یاسایەکی تند هەبێ بۆ ئەم بابەتە و هیچ ڕەحمێک بەوانە نەکەن کە بازرگانی پێوە دەکەن و شوێنێکیش هەبێ بۆ ئەوانەی کە تووشی ئەو حاڵەتە دەبن و بە چۆن دەڵێ
بە شێوازێکی ڕێکوپێک ینی بیانجێڕنەوە ناو کۆمەڵگا و بە دووریان بگرن لەو بابەتە و وایان لێ بکەن کە جارێکتر نەگەڕێنەوە سەر ئەو بابەتە و ینی بە حەقەت ئێمە کۆمەلگایەکی مسلمانی ناکرێ تۆ تا بەیانی خەڵک ئاگای لە کوڕەکەی نەبێ نەزانێ کوڕەکەی بۆ کوێ دەڕوا و چی دەکا بچی لە گازینۆکان و لە کافتریەکان دابنی شێویدی تووشی دەیان کارەسات بێ دەبێ بەڕاستی خێزانەکان بەجددی ئاگایان لە ڕۆڵەکانیان بێ بە شەڕنا بە لێداننا بە تونند و تیژینە بەڵام بەدەست لە ملکردن و بە باوەشت لێدان و بە قسەی خۆشبۆکردن و ڕۆڵەکەم قوربانت بم ئەزیزەکەم گیانەکەم من باوکی تۆم من دایکی تۆم دەمانەوێت ئێمە تۆ پاشە ڕۆژێکی باشت هەبێ یعنی بە قسەی خۆش وا بکەن کە نەسێت ئەو شوێنانە یعنی لە ماڵەوە جەوێکیان بۆ فەراهەم بکەن کە بەڕاستی چۆن دەڵێ هەست بە بوونی خۆیان بکەن لە ماڵەوە نەک ینی بەداخەوە ئاماژەم پێکرد ینی تۆ سعات 10 و 11 و 12 شەوە دایک و باوک دەچێت دەخەوێ ناپرسێ لەوەی بزانێ ئاخۆ ئەرێ کوڕەکەمان لەکوێیە بۆ کوێ ڕۆیشتووە لەگەڵ کوێ ڕۆیشتووە یعنی ئەمانە بەڕاستی وا دەکا کە ئەم بابەتە زیاد بکە تۆ کە ئاگات لە کوڕەکەت نەما تۆ کە کوڕەکەت پەروەردەنەکەی خەڵکانێکی تر بە سەقاتی بۆت پەروەردە دەکەن دڵنیا بە لەوەی کە تۆ ئاگات لە کوڕەکەت نەبێ خەڵکێکی تر بە بەسەقاتی پەروەردەی دەکا کە تۆ ئاگات لە کچەکەت نەبێ نەزانی چۆن دەڕواتە مەکتەب و چۆن دەستە قوتابخانەکەی و چۆن دەگەڕێتەوە لەگەڵ چێ دەڕوا و هاوڕێیەتی چێ دەکا ئەگەر تۆ ئاگات لێی نەبێ باشە و دەستی بەسەری دانەهێنی و بە قسەی خۆشی لەگەڵ نەکەی ها دڵنیا بە خەڵکی تر قسەی لەگەڵ دەکا بەڵام خەڵکی تر قسەی خۆشی بۆ ناکە خەڵکی تر هەڵی دەخەڵەتێنێ جا بۆ ئەوەی کە ئێمە ئاگامە لە ڕۆڵەکانمان بێ ئاگامە لە منداڵەکانمان بێ و بزانین کە چۆن بە چ شێوەیەک پەروەردەیان دەکەین و هەوڵیان لەگەڵ دەدەین تاوەکو تووشی کارەسات نەبن چونکە بە حەقەت یعنی من پێم وایە بەداخەوە من ئەو شتە دەڵێم ئەگەر بە تەمای ئەوە بین کە لایەنی بەرپرس و یاسا و دەستوری وڵات منداڵت بۆ بپارێزێ لەم کارەساتە پێم وایە ئەمە بە هەڵەدا چوونە لەبەرەوەی من ئەوەی کە دەیبینین هەمووی هاوکاری و ئاسانکاریە بۆ ئەوەی کە منداڵ لا بداتن بۆەوەی کە منداڵ تووشی شتی خراپ بێ تۆ هەموو ئاسانکاریێک بۆ منداڵەکان بۆ گەنجەکان کراوە هەموو ئاسانکاری کراوە بۆی کە لە ڕێ لا بدەن بەڵام هێواش هەموو ئەو ڕێگانیان لێ دەگرن کە چۆن دەڵێ ئەگەر ئەو ڕێگانی کە بەرەو پەروەردەی باش دەڕۆن هەموو ئەو ڕێگانیان لێ دەگرن یعنی دیارترینشیان ئەوە مزگەوتەکانە کە لە سەرتاسەری کوردستان دوای نوێژی خەوتنان ڕەسەن مزگەوتدا دەخرێت بەڵام لە جیاتی ئەوان بە هەزاران کافیتریا و هەزاران شوێن کراوەتەوە کە لەوێ منداڵەکان فێری شتی خراپ دەبن بەڵام عافیە بۆ ئەو دایک و باوکەی عافیە بۆ ئەو دایک و باوکەی کە بەڕاستی پەروەردەیەکی جوانی منداڵەکانی بکە و بۆ ئەو مامۆستایی کە لەسەر مینبەرەکانن بۆ ئەو مامۆستایانێک کە لە قوتابخانەکانن و بۆ هەموو ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە لە کوردستانن بە تایبەتی هێزە ئەمنیەکان چونکە بەڕاستی ڕۆژێک دێ ئەگەر ئێوە دڵسۆزانە کار نەکەن و وەڕێگری لەو بابەتە نەکەن بەخوا منداڵەکانی ئێوەش توش دەبن خوددا هەموو لایەکمان پارێزێ و ئەم کاتتان باش و سوپاستان دەکەم کە گوێگرم بوون خواتان لەگەڵ